هەموو کات من کە وتومە داگیرکەرانی کورد بەردەوام لە هەوڵی ئەوە بوونە کە بێن کەلتوری ئێمە داگیرکەن وڵاتمان داگیرکەن دیارە داگیرکردنیش ڕەنگە تەنها بەس بە تۆپ و تایارە نەبێ تەنها بە شەڕ نەبێ ئەم جۆرە بە تەوژم هێنانی موزیکی بێگانە بۆ ناو کەلتوری کوردی دیارە بۆ خۆی جۆرێکە لە داگیرکردن کە بەداخەوە هەندێک لە دەستگاکان یاخود بڵێن هەندێک لە کەناڵەکان بە پەرۆشەوە پێشوازیەکەن لەو تەوژمە داگیرکەرەی کە بەنیازن کەلتوری کوردیمان داگیرکەن. گرنگە وەزارەتی ڕۆشنبیری بە دەرەجەیەک دواتر سندیکای هونەرمەندان و هەموو ئەو ڕێکخراوانی کە بۆ خزمەتی هونەر و کەلتوری کوردی هەوڵەدەن و دواتر بێتە خوارەوە بۆ گروپ و بۆ تیپە موزیکەکان و بۆ تیپە شانۆیەکان و سەرجەم کارۆنیرەکان ئەکرێت لە ئێستا بەدواوە هەوڵدرێ کار بکرێ بۆ ناساندنی ناسنامەی کوردی کار بکرێ بۆی تۆ وەکو میلەتی کورد خاوەنی ناسنامەیەکی ئەویش ناسنامەیەکی کوردیە تۆ چۆن دێیت دێرە بە چەند میلۆدیەکی کوردی ئەتوانی بێ ئەو میلۆدە کوردیانەی کە هەیە بێت بە شێوازێکی تازە و مۆدێرن تازەکەیتەوە لە هونەری ئەم سەردەبە بکەین بەعام خەڵک ڕەنگە زۆر لەم لاولۆلاڵێ فەوزایەکی گەورە لە هونەری کوردی بینم من وا نایبینم من تا حدێک زۆر گەشببینم بەوەی کە کۆمەڵێ گەنجی دەنگخۆشێ لاوی دەنگخۆشەیە کە ئایندێکی باشیانە بێ بە هونەری کوردی تەنها ڕخنەی من ئەوەی لەسەر ئەو هونەرمەندانە هیوادارم بۆ خۆیان هەر وەک چۆن ئێمە دەستمان پێکرد و پێشتریش بتوان هەریەکە بن بە خاوەن ستایل و گۆرانی خۆیان تۆزێ دوورکەونەوە لە لاسایی گۆرانی بیانی بەڕاستی کە زۆر ئێستا کاریگەری کردوتە سەر هونەر ینی تەنانەت نەک هەر ئاوازەکانی خۆمان بگرە ئاوازی بیانی زۆر ئێن و بە تێکسی کوردی واییکەن هیوادارم بتوانن لە چوارچێوەی هونەری کوردیا خۆیان ببینینەوە هەروکو خۆشمان نەزانی فۆلکلۆری کورد زۆر دەوڵەمەنە ئەشتوانن لەو فۆلکلۆران لەو گۆرانی فۆلکلۆرانی کە پێش خۆمان هونەرمەندان پێشکەشیان کردووە بتوان ئاوازی تازەی لێ دروستکەن و ببن بە خاوەن ستایلی خۆیان فەوزایەک هەیە بەڵام من گەشببینم ئینشاڵڵا لە ئایندەیە هونەر بەرەو پێشەوە ئەچێ زیاتریش سەبارەت بە ڕۆژی هونەر ئەوەی کە من بتوانم باسی لەسەر کەم لایەنە هونەرێکی لایەنی گۆرانی وتنە بەڕاستیم هەستەکەم باشە ینی هونەری گۆرانی بەرەپێش چووە بەڵام ئەوەندەی هونەری بێگانەستەکەم زۆر تێکەڵ بووە لەگەڵ هونەری کوردیا ڕەنگە خەریکە هونەری کوردی مۆرچی کوردێتی خۆی لە دەستەیە بۆیە داواکارم لە سەرجەم گەنجانی ئێستا کە هەوڵی کاری هونەریین کە زیاتر کوردیانەتر بە ئێمە هونەری کوردی فۆلکلۆری زۆر باشمان هەیە ئەو هونەرمەندانە کە پێشتر کاریان کردووە کاری زۆر باشیان کردووە کە مۆرچی کوردایەتی پێوەیە بەڵام هەستەکەم خەریکە هونەری کوردی بە شێوەیەکی گشتی ئەو مۆرکە لە دەستەیە بۆیە داواکارم لە سەرجەم هونەرمەندان و ئەو گەنجانی کە دێنە ناو هونەری کوردیەوە با کوردیانەتر ئەو کارە بەجێبەجێ بکەن.